بله تماشوان هیجان وشنکرنا لالشی گرینگی دام بلالشی کو ناوند پرستگاه ایزدیان همو جهانیه خالد نرمو سرپرستیارین وشنکرنا لالشی و شیورمندی میره ایزدیان جدوه که میوانی میان سلاو بوده که خالد که خالد ددما کابینه آن نهمده گرینگترین پروژه‌ین بو لالش ایگو هاتینه چیکرن چی بون وی درباره دگر آگاهداریان شتور بگرم دست بکیدم. بله سلاو بو بینرین قنال وی برس وقتی زنان لالش نبتنه پرزگاه گرینگه بلکه تاکا پرزگاه پیروزا توای ازدیان کل نوا کردستان باشور دژین یعنی پارچین دیان کردستان یعنی اوین چوینا تاراوکا یعنی چوینا دولت دیتر وکو کوچبر وکو زانن ازدی مرکز وان دینی یان بنگه دینی ازدیانت کفتا لالشا پیروز کونزی کی قضا شیخانه جه میرنشینیا یا ازدیان نزدیکی 9 کیلومتر دوری سنتر قضا شیخانه اف پرزگاه تاکا پرزگاه و جه پیروز اکو توایا ازدیان سرانسری جهانه هر جهه کی ازدی لبن چیل اروپا و تایبەتی ئەلمانیا یانژی وڵاتن قەفقاسیا کو ئەگەرێ کۆچبەریە چۆینەوە وڵاتە یانژی ناوا کوردستانی و عێراق بن سەروان فەرزە کو هەر ئێزدیەکیش دایک ببێت ئەو زاڕۆکە بێتە مۆرکردن ئەلکانیا سپیب ئاوا پیرۆز یا پەرزگەها لالش لەورە لارش ژبەرک و بتریا جەژن و هەلکەفتێن مەراسیمێن تایبەتیان ئۆلا ئێزدیان بتایبەتی لالش تنەگەڕان بتایبەتی دوو جەژن یاژی سێ جەژنە سەرەکی مێتین سەرساڵ و جەژنا چلێ هاوینێک و پێشیامەدا دەستپێکە مەها هەشتێ ئێتە سازدان و جەژنا جەمایک و مەزنترین جەژنەک و لالشێتە دەگەڕان سەدان هەزار ئێزدی و غەیرە ئێزدیژی ڕوودکەنەوێ پەرزگەهەیە لەوڕە جیەکی وەسا گرنگ وژبەرک و حکوومەتە هەرێمێ بتایبەتی کابینانە هەم وەکو گرنگیدان ماف و پەیڕەوکردنا وان مەراسیم و ڕێوڕەسمێن ئاینیەن تەڤایە پێکهاتەیەن ئۆلی و نەتەوێژی ئێزدیژی وەکو زانن وەکو پێکهاتەیەکە ئۆلی ڕەسەنە کوردستانی ئەمرێوێ هەزارن ساڵە شناڤەوێ کوردستانی پەرزگە هەلالش بەری هەزارن ساڵە جهێکی پیرۆزێ vê ملەتی بووە لەوڕە وەکوون بینن لالش گرنگیدانەکە گەلک پێهاتێدان و تایبەتیش لای کابینە نەهێوە ژبەر کوون بینن وان 4 ساڵت بۆریدا گەلک پرۆژێن گرنگ یا گرنگ ئەوە ئەم بینین و تێبینیام ئەوە سەرڕای وان قەیرانت دارایی سەرڕای وێ ئابلوقەیە ئابووری یاکو حکوومەتە هەرێمێ لەسەر کوردستانی فەرز کردی سەرڕای وان قەیران و ئابلوقەیان ئەم بینین حکوومەتە هەرێمێ بەتریا 2 میلیارد دینارە پرۆژێن هەرە گرنگیان خزمەت گوزاری لالشێ خەرجکردینە باشە کاک خالید ئەمە سەبارەت بە گرنگی و ئەهمیەتی لالش ئەوەی کە باست کرد بە شێوەیەکی گشتی کاروباری ئێزدیان لە سەردەمی کابینەی نۆیەمدا چۆن بەڕێوە دەچوو کاروبارەکانتان ئێوە لەم کابینەیەدا چۆن بوون وەکو زانن وەکوم بەحەس کرد کابینە نەهەیە وەکو گرنگیدان بتەڤایە پێکهاتێن ئۆلی و نەتەوەی کوردستانی ئێکشوان پێکهاتەیە ئۆلی وەکو ئێزدی گرنگیەکە گەلەکە ئێزدیاندایە بوارێ دەستەبەرکردنا مافێن وان و تایبەتی پەیڕەوکردنا دابوو نەریتێن ئۆلی کەلتوری فلکلۆری تایبەت ڕێوڕەسمێن ئۆلی مافێن وانن یەن ئۆلی وەکو چەسپاندنە مافێتوانت مسوەدا دستورێ کوردستانیدا ڕەشنویسە دستورێ کوردستانیدا هەموو بوارێکی بە تایبەتی ئەگەرم بەحەزکەین کەیسا شنگال خۆلێکریا خوددان و هەتان و کەژی بەردەوام خۆل خەلکێ شنگار و ئێزدیان خۆکریا خوددان لەوڕە ئەم بینین گرنگیەکە گەلەکە مەزن دایە vê پێکهاتەیە ئۆلی ژالێکی دیتر بە ڕێکدایە vê پێکهاتەیە داکۆ تایبەتی بابەتێ دامەزراندنە جڤاتە ڕوحانیە بلندیان جڤاتە بلندیا ئێزدیان کوونەها کار سەرتەکردن پشتەوانیە حکوومەتە هەرێما کوردستانی ئەف کارەتە ئەنجامدان
gelek carî tekezîl wê çandekiriye taybetî li demê seredana Mîrê Êzdiyan û civata ruhanî bo alî bo hikûmetê Herêma Kurdistanê giringiyeka gelek û her wisa bo desteberkirina mafên wan gotiya ya wekû hikûmet em piştevanê hewayîne û jî pêngavê xwe bavêjin bo rêxistina êzdiyan û دامەزراویکردنا مؤسساتên oliyên êzdiya wekû hikûmet piştevaneka hêz û qeweta bo mîr û civata ruhanî. Kêkê Xalid Niha vê demê de 4 salên dawî de taybetî ev projeyên dawî ku li Laliş hatine li darxistin deriyê Laleş hatiye nûjenkirin li gora yanî şaristaniya iştere bêjim dîroka Laliş hatiye çêkirin dîwarên Laliş kargeha zeytûnaya ku giringiyeke wê zêde hebûye li Lalişê hatiye durustkirin yani çendîn projeyên du sayta got ji bo Laliş hatiye kirin çendîn projeyên giring di warî de hatine kirin lê daxwaza xizmetekî zêdetir ji bo Lalişê tê kirin giringiya xizmetekî zêdetir bo Laliş divê di çi çerçeveyê de be tu bi xwe ku serpereştyarî nûşenkirina Lalişê çi karên din tu çaverê dike ku yan jî daxwaz dike ku bo Lalişê bên kir. Belê wekû we behs kirî Laliş ji ber ku du taybetmendiyet hene. Yek ji aliyê olîve cihê here pîrozî êzdiyan û cihê heca êzdiyan wekû çawa Meke bo birayên Musilman pîroza Qudus bo birayên Kristyan pîroza her wisa Laliş jî bo êzdiyan tevaya cîhanê pîroztirîn cîha û cihê ku seredanê bikin. Lewra taybetmendiya olî û taybetmendiya dîrokî jî ji aliyê dîtir ve wekir ku hikûmeta herêmê bîr li Hindê biket bo taybetî nûjenkirina Laliş em behs kirin em bêjin nûjenkirina belê proje bitir ew ku vegerandina şêwazê wê kultûrî reseniyê dîrokî. Laliş wekû zanin hezarên salaya cihekî pîroz e evî milletî wekû cihekî pîroz dane cihê hec û rê û resm û merasimên olî bûye. Dîrokê de serdemê rejimên berê de gelek carî tûşî wêrankirinê bûye tûşî desalatdarên berî vêga vê berî hikûmeta Herêma Kurdistanê bi rastî hiç giringîdanek nedabûye Laliş. Lewra hikûmeta Herêma Kurdistanê qonaxa yekem de bîr li Hindê kir ku Laliş vegerin te serdemê wê kevnar çawa ew cihên dîrokî parêzin her wisa ew cihên ku nemayên bihêne nûjenkirin û avakirin ser şêwaz û staylê endaziyariyê kevnar û bikarînana keristên taybet yet ku bab û bapîra bikarînayê taybetî kils yan jî lime û li gel karînana kevrên siruştiyên deverê. Egerin berê xwe bideyne Laliş gelek cihê mayên hetanoka hatine parastin hindek cî jî mixabin li serdemên rejîmên berê hatine nûjinkirin bi şêwazekî nebaş tasîr jî lêkir û hate şêwandin. Lê niha hebûna master planekê ji laya hikûmeta Herêma Kurdistanê ve bo cebo hate dabînkirin divê master planê de û serpereştiya mîr û civata ruhanî û hemahengî li gel wan divê master planê de wesa kir Laliş vegerêta şêwazê xwe wekû çawa berî niha hezarên sala hebûye wesa bêta xuyakirin ev tişte jî bûye cihê dilxweşiya xelkê me hest pê dikin ku wextê têne cihê xwe pîroz rast e cihekî pîroz e cihekî dîrokî ye cihekî kevnar e. Ev projeyên hatine encamdan ji aliyê hikûmeta Herêma Kurdistanê ve çî wekû projeyên xizmetguzarî cada cotsayîd êk ji wan projeyên giring bû dirwazê dîrokî yan jî şêwazê folklorî ser keltûrê êzdiyan hatiye avakirin mezhera zeytûna yan jî givaşna zeytûna bi şêwazê destkirt ku hezarên salaya êzdî bikartînin ev projeyên here giring bû gihandina avê bo cihên pîroz projeyên giring bûn ku hikûmeta Herêma Kurdistanê di van 4 salê borî de encam de gel de jî master plan ku bihête cêbecêkirin. Daxwaziya wekû serpereştyarên vê projeyê wekû êzdî wekû em nava xelkê xwe de bi rastî vê giringîdanê gelek bers nirxînin gelek cihê dilxweşiya wan e lê daxwazê wan ew e ku ew master plana li gel hebûna budceyan û yanî berfirehbûna rewşa darayiya herêmê
کو ئەو ماستەرپلانە بێتە جێبەجێکردن لالش ڤەگەڕێتە شێوازێ خۆ یەک کەلتوری یەک هەڤنار یەک و ڕەسەناتیا vê olê ڕەسەناتیا ڤیگەلی ڕەسانیاتی و دیرۆکە ڤیگەلێ کوردستانی بگشتی و ئێزدیان ژی بدە خویاکردن. بڵێ کاک خالید باسیەوت کرد کە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند بەتەنگ داواکانی ئێوە هاتووە داواکارەکانی ئەوەی جێبەجێ کردووە بەڵام لە بەرامبەریشدا ینی تا ئێستا گرفت و ڕێگەر هەن لە بەردەم کاروباری ئێزدیان زۆر جاران هاوڵاتیان بەرپرسانی ئێزدی تەنانەت میری ئێزدیان لە چەندین بۆنە و مناسبەی جیاوازدا باسی ئەم گرفت و تەگەرانی کردووە ینی پەنجەی لە سەرداناوە گرنگترین ئەو بربەست و گرفتانە چین کە لە بەردەم ئێزدیان هەیە ئێستا لە بەردەم کاروبارەکانیان. وەکو ئێزدی وەکو جڤاکە ئێزدی ئەو گرفتێ توانێت سەرەکی ئەتنها کو ئێزدی ژەت نالن پڕسا شنگالە وەکی دیتر وەکو مافێن کەمە ئۆلەک یانژی وەکو ئۆلەکە ڕەسەنە کوردستانی وەکو دەسە بەرکردنا مافێن وان هەتا ڕادەکی گەلە گەلک باشە ژبەر و قۆناغەکە زێڕینە ئێزدی تێدا جینها سەردەمی حکوومەتە هەرێما کوردستانێ پشتی سەر هەلدانا پیرۆزا گەلێ کوردستانێ و هەتانها سەردەمێ زێڕینێ ئێزدیان و ئێزدی بکارن هەم ئێزدیاتی ئاشنا بکەن و بدەناسین هەمژی ئێزدیا خەڵکێن دیتر هەمێن کوردستانی هەمژیان دەرەوە بدەنە ناسین و ڕاستیە ئۆلا ئێزدیان ڕاستی و ئەو تشتێن و بەری نەهال سەردەمی ڕژیمێن بەرێ خراپی سەر ئێزدیا هاتینە نویساندن یاژی هاتینە ڤەگەڕاندن وی سەردەمیدا ئێزدیا کاریە ڕێکە سازیەن ڕەوشەنبیری وەکو بنگەهەیە لالش و سازیەن دیتر هەمژی وەکو جڤاتە ڕوحانیە ئێزدیان کاریە گەهتە ئاستێت بلندێت حکوومەتێ و لەگەڵ حکوومەتێشدا ڕوونێت بۆ گەنگەشەکردن و بەحثکردنا وان بابەت و گیر و گرفتێن ئێزدیا وەکو ئۆل وەکو تایبەتمەندیا ئۆلی پرسێن ئێزدیا پرسا شنگالە مەگوت ئێکش پرسێن سەرەکی دوێ قۆناغێدا پشتی 2014 ئەوی حکوومەتە هەرێما کوردستانی لەگەڵ ئێزدیان خۆکردیا خۆدان هەش دەمێک دەمێ هاتنە داعش و عێریشان بۆ سەر شنگارێ هەتانها خەڵکێ مە شنگارێت ناف کوردستانێدا دژین وەکو هاوڵاتیان کوردستانێن ڕەسەن وەکو هاوڵاتیان خۆجییان کوردستانی دژین حکوومەت تا هەرێما کوردستانی وەکو ئێزدی وەکو بەشێکش بێ حکوومەتە دیتینە چونکی خەڵکێمانە دووری مەنینن ژالێکی دیتر بە دەستەبەرکردنا مافێنوانن ئاینی و کەلتوری کارێکی باش هاتێکردن لێ دەمێ هەتان وەکو زانن ڕەشنویسا دستوری کوردستانی نەهاتێت تەمامکردنا خالد من دخواست بپرسم تدەست نیشان کرد بەلێکە خالد تدەست نیشان کرد و پرسا شنگالی پرسەکی سەرەکە یا ئیزدیانە نهاد شەرچەوەیە حکوومەتا هەرێما کوردستانی حکوومەتا بەغدایی چاونێریانەتەوێ یەکگرتی ڕێکەفتنا شنگالی یاکو هاتی کردن کو وەکە بنەمایەکە سەرەکەش بوو ڤەگەرە خەڵکی شنگالێژی بۆ شنگالی هاتە نرخاندن لێ حتا نەها ئەو ڕێکەفتن نەهاتیە جیبجیکردن وەکی جڤاتا ئێزدی داخوازی وەش بوو جیبجیکردنا vê rêkeftinê çi ne وەکو تزانی یەکش پرسێن هەرە گرنگ پرسا شنگالێ مخابن تاکە قەزا تاکە جێ و هەتانها ئەولەهی لێڤە نەگەڕیای و خەڵکێمە ئەوەیە کول 2014 ئاوارە بووین و کۆچبەر بووین ڕێژە هەرە بتر هاتینە کوردستانی هەتانها ڤەنەگەڕیایە ئەگەرێ ڤەنەگەڕاندنا واژی هەمووژی زانن نەبوونە سەقامگیریە ئاسایشێ شنگار نەبوونە دەسەڵات داریەکە یا خۆجیهی یانژی قایمقامە هەتانها بۆ شنگارە نەهاتێ دانانە ئالیە کارگێری بە چ نەهاتێکردن عالی ئاسایشێ بە چ نهاتێکردن ئەبگشتی ڕەوشە سیاسی ئەلشنگارێ نە ئارامەوە نەکریە و خەڵکێمە هەزر ڤەگەڕاندنێ بکەن نەح ساڵن خەڵکێمە ئەلژێر کەمپادا دژین ئەلژێر ڕەوشەکە تزانی ڕەوشە ئاوارێ و ڕەوشە کەمپا چەند خراپە لێ سەرڕای وێ ڕەوشە خراپ وەسا هزر ناکەن کول شنگارێ وەز ئەوان دێ باشتر بێت هەتاک و ڤەگەڕن وی وەختی شنگالی دێ ڤەگەڕن بڕایە من وەکو ئەم نافوان داوش خەڵکێ شنگارێت بیهیسین و ئێزیلمێت شنگارێ بۆمە بەحەسکەن
و بۆ جڤاتە ڕوحانی بۆ میری ئێزیان بەحەسکەن وێ پرسێت ڤەتگوێستە بە بۆ هەم لایەنە پەیوەندیدار حکوومەتە هەرێمە و عێراقیژی هەر دەمەکی ئیدارەیە شنگار هاتە دانین هەر دەمەکی ڕەوشە ئەولەهی هاتە دانین هەر دەمەکی هێز ویلایەنێن سیاسیەن دەرەکیەن دەرڤەی وڵاتیان هێز ویلایەنن ئەڤێن خۆسەپادین شنگار ئەلشنگار نەمینن هەر دەمەکی قەرەبووان بێتەکردن هەر دەمەکی ئەو خانی و جیهێن خراپبووین بشتە خەڵکێکی ئێزدی بچی ئاوای ڤەگەردە سەرجیەکی خراپبووی ئەگەر نهێنە قەرەبووکردن وجالێکی دیترڤە عەدالەت چەسپاندنە عەدالەتە جڤاکی ئەو کەسێن و هێرشکردنەوەی خەڵکییانژی ئەو داعشن وی سەردەمی ئەو خەڵکێن دیتر ئەڤێن و بووینە ئەگەرێ ئاوەرەبوونێ و ئێریشا سەر شنگارێت ڤیا عەدالەت جیا خۆبین ئەڤ هەموو بەرپرسارەتیا حکوومەتە هەرێم حکوومەتە عێراقیە حکوومەتە کوردستانی هاریکارە و هەماهەنگ گەلگەلدا ڕێکەفتنە شنگارێژی نمونەیە بۆی چەندێ حکوومەتە هەرێمی هەموو تشت ئامادەکردی لێ مخابن هەتانها حکوومەتە عێراقی gelek xemsara cebecekirina wê rêkeftinê de. بەڕێز خالیت نەرمۆ سەرپەرشتیاری نۆژەنکردنەوەی لالیش و ڕاویشکاری میری ئێزدیان لە دووهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆماندوو نەبیت کاک سپاس کاک خالیت.